سڵاوتان لێبێ ئەمەش جۆرێکی تری ڤیدیۆیە لە چەناڵی یوتیوبەکەم کە شتێکی شازەبێ هیمیە دۆجی هیمی مۆدل 2015 کە ئێستا لێ خوڕین و بزانین چۆنە دەنگ و شتی با بڕۆین ناما لێرەیە دانین یەکەم شت دەنگی نەزۆ سارێ نەیەشت تاقیەکەینەوە جا یەکەم شت قایش بووی هینەکە دووەم شت من ئەم سیارانم پێ بوو یەکسەر جامەکان یەکەمەوە ڕادۆشتیش نابێ ئیشکابەوەی کە دەنگی بێت ئەو دەنگە هەرچی گۆرانیە یێنێت سارەمان پاکرێتەوە ماڵتاناوێن کوڕاوە چییە نایری پیپیانی ڕێگەی خۆم دوورەکەمەوە بەس بۆ ترسی مەفرەزە ئێستا ئەو ئەڤەلۆنە بە کوێ ئاڕۆی ئەوەی سیاری سپۆرتی پێ بێ ناڕۆ